بەڵێترێ ئەچینە لای تەوەری سێمی پرۆگرامەکەمان دیارە کێشە و گیر و گرفتی کارەبا لە کوردستان بە بەردەوامی بوونی هەیە و سنووری ئیداری سۆرانیش لە کێشە و گیر و گرفتەکان بە دەرنیە لێستەیە کە هاوڵاتیان گلیان لەوە هەیە کە کێشە و گیر و گرفتی زۆریان تایبەت بە کارەبا هەیە و لە هەمان کاتیشدا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی ئەو بڕەپارەی کە لە بەرامبەر بەکارهێنانی کارەبای نیشتیمانی مانگانە بۆیان هاتووەتەوە تا ئێستا نەیانداوە و قەرزێکی زۆر لایەن کەڵەکە بووە. جا تایبەت بە کێشە و گیر و گرفتەکان و هاوکات هۆکاری ئەوەی کە هاوڵاتیان قەرزەکانیان نەدا و لە پایدانی ئەم پارەی کە لە ئەنجامی بەکارهێنانی کارەبای نیشتیمانی بۆیان هاتۆتۆ ئەگەر ئەم بڕەپارە بدەن بە لایانی پەیوەندیدار و بە حکومەت تا چەنە کێشە و گیر و گرفتەکانی کارەبا چارەسەر دەکات دەچینە لای فەیسەڵ حوسێن کە بەڕێزیان بەڕێوبەری گشتی دابەشکردنی کارەبای سۆرانن ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان دەبێت. کاک فەیسەڵ سڵاوت لێبێ وەم کاتت باش بێ. سڵاو لە ئێوەش بەیانی ئێوە و بەیانی بینەرانتان باش و زۆر سپاس. بەڵێ کاک فەیسەڵ با بڵێن کێشە و گیر و گرفتەکانی کارەبا لە سۆران چییە؟ سۆران تا چەند توانیوێتی کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان و دەوروبەری خۆی دەستەبەر بکات؟ بەڵێ کێشەکانی ئێرە ساڵانە دیارن. کێشەکان لە ئەنجامی دووری شاری سۆران و قەزاکانی دەوروبەری لە ئەو شوێنانێکەوە وێزگەکانی بەرهەمهێنانی تێدایە و هەروە ئاستی گواستنەوەی وزەی کارەبا لە نێوان وێزگەکانی بەرهەمهێنان و سنتەرەکانی دابەشکردن کاریگەریەکی نەرێنی دروست کردووە لەسەر ڕەوشی کارەبا لەم دەڤەرە. بەڵام خۆشبەختانە لە ئێستادا باش چەندین داواکاری کۆمەڵێک پرۆژە لەم دەڤەرە جێبەجێ ئەکرێت بە تەواوبوونیان ئاستی کارەبا و پێشهاتەکانمان بۆ ڕەوشی کارەبا زۆر باشە بن لە ساڵی داهاتوو. بەڵێ کاک فەیسەڵ سڵاوت لێبێت. باس لەوە کرد کە چەند پرۆژەیەک هەیە بۆ ئەوەی کە ئاستی کارەبا چاک ببێت. ئەو پرۆژانە چین بۆمان باس بکە تا چەند ئەو پرۆژانە چارەسەری نەبوونی کارەبا و کێشەکانی کارەباکەن. گرنگترینیان بریتە لە هێلی گواستنەوەی نێوان قەزای شەقلا و قەزای سۆران کەوا لە ئێستادا لەژێر جێبەجێکردندایە بەشێکی زۆری جێبەجێ کراوە. 18 پرۆژەکە تەواو بووە و کارەکانی زۆر بە خێرایی لە پرۆژەکە ڕۆژانە ئەنجام ئەدرێن لە ڕۆژەکانێکەوە کەش و هەوا لە باریش نەبی ئێمە بە تەنسیق لەگەر کۆمپانیای جێبەجێکار تا ئاستێکی زۆر باش هاوکاریانەکەین بۆ ئەوەی پرۆژەکە لە کاتی خۆی تەواو ببێت. و هەروە پرۆژەی تریشمانەیە پرۆژەی دانانی وێزگەکانی دابەشکردن، پرۆژەی دانانی وێزگەی دێڵزیان لە ئێستادا ئەویش لە قۆناغی جێبەجێکردندایە. پاش دوومانجی تر ئەویش بەرهەمەکەی ئەبین و سوودێکی زۆری ئەبێت بۆ دابەشکردنی تەزووی کارەبا لە ناو شاری سۆران. بەڵێ کاک فەیسەڵ ساڵی پار لە ساڵیادی ڕاپەڕینی سۆراندا بڕیاردرا کە دوو وێزگەی بەرهەمهێنانی کارەبا بەردی بناخەی دانرا و پرۆژەکان تەواو بن خزمەت بە هاوڵاتیان بکات. ئەو پرۆژانە بە کۆ گەیشتون؟ یەکێک لە پرۆژەکان ئەوەی باسم کرد هێلی گواستنەوەی نێوان قەزای شەقلا و سۆرانە لە ئێستادا 18 تەواو بووە. پرۆژەی دووەمیان پرۆژەیەکی وەبەرهێنان بوو لەلایەن وەبەرهێنەرەوە بڕواروە بوو ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی دروستبوونی چەند کێشەیەک لە نێوان کۆمپانیا و هەروە لە گواستنەوەی پارە بۆ هەرێمی کوردستان پرۆژەکە تاکو ئێستا دەست بەکار نەبووە، بەڵام هەر لە محاولەدان ئەویش دەست بەکار ببێت پرۆژە. باشە کاک فەیسەڵ باس لەوە کرد کە پرۆژەیەکی تر هەیە و بەرهێنانە بەهۆی چەند کێشەیەک و ئەو پرۆژەیە دەست بەکار نەبوون. ئەگەر ئەم پرۆژەیە کەنسڵ بێتەوە بەدیلی تر هەیە بۆ ئەوەی کە ئەمە لە کاریگەری هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەی کارەباکەم نەکات پرۆژەیەکی تر هەیە لە پلاندا هەیە؟ بڕیاروە پرۆژەکە هەر بکرێت چونکە بەڵێندەر ئامادەیە پرۆژەکە بکات، بەڵام لەبەر بەڵێندەرەکە بیانیە بۆ گواستنەوەی سەرمایەکەی بۆ کوردستان تاکو ئێستا ئەو ڕێکارانێکەوە پێویستن بۆی بکرێت پێسی تەواو نەبوونە، بەڵام پاشەوەی کەوا کانسل بوو، بەڵام لەوانەیەوە بەرهێنەری تر هەبێت بتوانێت کارەکان. بەڵێ کاک فەیسەڵ ئەوەی کە لە لای هاوڵاتیان گرنگە ئەوەیە کە بڕیار ئەدرێ بۆ جێبجێکردنی پرۆژەیەک پرۆژەکە ماوەی چەند ئەخانە، چونکە ئەزانین پرۆژەی زۆر هەیە
بەڵام هیچی تاو نەکراوە یاخود لە قۆناغێکا وەستێنراوە ماوەی چەند ئەم پرۆژانە تاو ئەبن تا ماوەی چەند ئەچنە خزمەتی هاوڵاتیانەوە. ئەوەی کە باسم کرد گرنگترینیانە تاکو ئێستا کارەکانی نەوەستاون کارەکانیش زۆر بە باش و بەڕێک و پێشی بەڕێوە ئەچن وەکو باسم کرد دوێنێش کە ڕۆژی هەینێ بووە کار کراوە لەم پرۆژەیە پاش مانگ و نیمێکی تر پرۆژەکە تەواو ئەبێت و کاریگەری زۆری دەبێت لەسەر دابشکردنی کارەبا لە هەر چوار قەزا و ناحیەکانی دەوروبەری ئیدارەی سۆران و ناو سۆران. بەڵێ بە وردی بۆمان باس کە کاریگەریەکانی چۆنە بێ هاوڵاتیان ئەتوانن ڕۆژانە چەند سەعات کارەبای نیشتیمانیان هەبێت؟ بەخۆی وەکو کاتژمێرەکانی کارەبا ئێمەش هەمان کاتژمێرەکانی کارەبامان هەیە بە بەراورد لەگە شوێنەکانی تر بەڵام هەندێک شوێن هەیە بە تایبەتی گوندەکان و ناحیەکانی دەوروبەرمان لە ئێواران لەبەر ئەوەی مۆلیدەی ئەهلیتیانە بۆیە ناتوانین هەموو گوندەکان و ناحیەکان لە ئێوارانەوە تەزوو کارەبا پێیان بدەین بەڵام بە تەواوبوونی ئەم پرۆژەیە دەتوانین هەموو شوێنەکان لە کاتی پێویست تەزووی کارەبایان پێ بدەین چونکە ئەو بارگرانیەکەوا دروست دەبێت لەسەر هێلەکانی گواستنەوە بە تەواوبوونی ئەم هێلە بارگرانیەکە کەم دەبێتەوە و نامێنێت. بەڵێ کاک فەیسەڵێکێک لە کێشەکانی با بڵێن کارەبا لە سۆران کۆنبوونی کێبڵی کارەبا و هەروەها عەمودەکانە ئەم کێشانە چۆن چارەسەر دەکرێت؟ پرۆسەی چاکسازی لە تۆڕەکانی کارەبا ئێمە بەردەوام ساڵانە هەمانە بەشێک لە بودجەی تەرخانکراوی وەزارەتی کارەبا لەم بوارە سەرفەکرێت ئەو شوێنانێکەوە پێویستی بە تونند و تۆڵکردنەوەی تۆڕی کارەبا هەیە و دانانی بگۆڕی کارەبا هەیە ئێمە ساڵانە ڕێژێکی باش کار ئەەکەین لە بوارەدا. بەڵێ کاک فەیسەڵ هاوڵاتیان تا چەند قەرزی کارەبایان لایەکری کارەبایان نەداوە پێت وایە بۆچی؟ ئەگەر وایە بۆچی هاوڵاتیان ناتوانن ئەو کرێبن لە کەم تەرخەمێ یاخود لە نەبوونی باش نەبوونی باری دارایی هاوڵاتیانە؟ بەشێکی دەگەڕێتەوە بۆ خراپی باری دارایی هاوڵاتیان لە ساری ڕابردوو بەهۆی ئەوەی کەوە موسە لە کاتی خۆی دابش ناکرا و بەڵام بۆمان باس کە ڕێژەکە زۆرە ببوورە کاک فەیسەڵ بۆمان باس کە ڕێژەکە زۆرە؟ ڕێژەکەی نزیکەی 600 میلیارد دیناری عراقی لای هاوبەشانی کارەبا کەلەکە بووە و ئێمە ئاسانکاری زۆرمان کردووە بۆ ئەوەی خەڵک و هاوڵاتیان و هاوبەشانی کارەبا ئەگەر بیانەوێت پارەی کارەبا بدەن ئاسانکاری زۆریان بۆ کراوە پشکەکان درێژکراینەوە. کار ئاسانیەکان چین کاک فەیسەڵ؟ کار ئاسانیەکان دەتوانن تاکو 12 پشک بە پشک قەرزی کارەبایان بدەن سەتا 15 لەو قەرزەیانە لێ حکومت لیان خۆش دەبێت ئەمانە ئاسانکارینە بۆ ئەوەی خەڵک بتوانێت ئەو قەرزەلایەتی بگەڕێنەوە بۆ خەزانەی گشت. پێدانەوەی ئەو قەرزە بۆ حکومەت چ کاریگەریەک دروست دەکات؟ بە ژمارەیەک کاریگەری لەسەر ڕەوشی کارەبا ئەبێت چونکە بەشێکی ئەو داهاتێکەوە کۆکرێتەوە لە پرۆژەکانی کارەبا سەرف ئەکرێت بە لاوازبوونی داهات پرۆژەکانی کارەباش لاوازیان پێوە دیارەبێت بۆیە ئێمە هەموو هەوڵێکمانداوە بۆ ئەوەی خەرک بتوانێت قەرزەکانی لایەتی بگەڕێنەوە بۆ ئەوەی زیاتر خزمەتی هاوبەشانی کارەبا بکرێت لە بواری کارەبا. بەڵێ کاک فەیسەڵ بابەتێکی دیکە کە لە زۆرێک لە هەرمی کوردستان بەکارهێنانی پێوەری زیرەکی کارەبایە لە سۆران ئەم بابەتە چۆتە بواری جێبەجێکردنەوە کاری لەسەر کراوە؟ لە سۆران بەدە کارێکی زۆر باش کراوە نیوەی زیاتری هاوبەشانی کارەبا پێوەری زیرەشیان بۆ بەستراوە لە ئێستادا لە کۆی 700,000 هاوبەشی کارەبا ئێمە نزیکەی 25,000 پێوەری زیرەک ئێمە ئەخوێنینەوە واتە قەرزی پسولەی کارەبا بەپێی هاوبەشانی کارەبا بەپێی پێوەری زیرەکەکە مانگانە بۆیان دەسێتەوە و نزیکەی 40,000 پێوەری کارەبا بەستراوە لەم دەبەرە ئێستاش لە قەزای ڕواندز و لە ناحیە خەلیفان دەستکراوە بە بەستانی پێوەری زیرەک و ناو سەورانیش خۆشبەختانە ئێستا ناو شار تەواو بووە. بەڵێ کاک فەیسەڵ ئافوترێ فەرموو. کاک فەیسەڵ لە بەکارهێنانی پێوەری زیرەک هاوڵاتیان ڕەخنەیان نییە؟ ئەو ڕەخنانەی کە هەیە کاتین چونکە لە کاتی ئیشکردن ڕەخنەکان ئەوان بەشێک لە پێوەرەکان لە کاتی کە ئەکوژێنەوە ئۆڤەردۆ دەکەن پێ نابنەوە لە کۆڵ سنتەر بەڵام ئێمە لە گفتوگۆدا نەگەر کۆمپانیای
دروستکەری پێوەرەکان خەلەلەکان دیارن لە کاتێکی زۆر نزیک هەموو چارەسەرەکرێت بەڵام وەکو سوودمەندی پرۆژەکە سوودمەندێکی زۆری هەیە بۆ هەموو هاوبەشانی کارەبا چونکە بە بەراورد لەگە ساڵانی ڕابردوو ئەو بارەی لەسەر وێزگەکانی کارەبا بوو لەسەر بگۆڕەکانی کارەبا بوو لەسەر سووربڕەکانی کارەبا بوو زۆر تا ئاستێکی باش کەم بۆتەوە و لە سووتان و لە کارکەوتن زۆر پارێزراون ئەو ئامێرانێکەوە باسم کردن. بەڵێ کاک فەیسەڵ لەگەڵ ئەوەی کا کێشەی کارەبا نەبوونی کارەبا هەیە بەڵام بە گشتی ڕۆشنبیری هاوڵاتیان لە بەکارهێنانی کارەبا لە بەکارهێنانی کارەبا بەگشتی چۆنە؟ بەگشتی باش بووە لەگەر ئەو شوێنانێکەوە پێوەری کارەباری بەسراوە خەرک پەنا ئەبات بۆ ئەوەی چۆن بتوانێت ئەو بارێکەوە هەیەی کەم بکاتەوە چونکە ئەو پێوەرانە عنی سنووردار کراون لە ئاستێکی کەوا ڕێپێدرا و ئەگەر تێپەڕی هاو بەشی کارەبا زێدە ڕۆی کرد لە بەکارهێنانی کارەبا بەخۆی ئەکوژێتەوە چەند جارێک خۆی ئۆتۆماتیکیان لی دەداتەوە پاش ئەوە ئەبێت لە کۆڵ سنتەر بۆی پێ بکەینەوە بۆیە تەنزیمکردنی بار لە هەر هاو بەشێکەوە لە لای خۆیانەوە کارێکی زۆر باشیان کردووە و خەڵک دەستی بە کارەباوە گرتووە. بەڵێ کاک فەیسەڵ سەرەتای قسەکان باست لەوە کرد باوەی کە ئەو پرۆژەی کەوا بڕیارەکاری لەسەر بکرێت و دوای مانگونی وێکی تر پرۆژەکە بە تەواوەتی تەواو دەبێت و خزمەت بە هاوڵاتیان دەکات. ئەم خزمەتکردنی ئەم پرۆژەیە بە هاوڵاتیان تا چەندە لە سوودی گوندەکانیش دەبێت؟ سوودی بۆ هەموو هاوبەشەکانی کارەبا هەیە لە ئیدارەی سۆران چونکە هەموو تۆڕی کارەبای گوندەکان و ناحیەکان و قەزاکان بەسرایتەوە بە سەنتەری شاری سۆران لەوێشەوە بە سەنتەری پارێزگای هەولێری و شارەکانی تر بۆیە سوودی بۆ هەموو هاوبەشانی کارەبا دەبێت. بەڵێ کاک فەیسەڵ ئەوەی کا گرنگە بەلای هاوڵاتیانەوە ئەوەیە کە زۆرترین کات کارەبای نیشتیمانیان هەبێت زۆرترین سەعات کارەبای نیشتیمانیان هەبێت. پلان هەیە بۆ ئەوەی کە زۆرترین کات کارەبای نیشتیمانی هەبێت ڕێژەکە زیاد بکرێت پلانێک هەیە بۆ ئەمە لە داهاتوو؟ خشتەی کارەبا لە هەموو شوێنەکان لە کوردستان وەکو یەک وایە ئەبێت وەکو یەک شوابی بەڵام بەبوونی گرفت لە شوێنێک بۆ شوێنێکی ترەوە لەوانەیە کەمتر زیاتر ئەو گرفتانە کاتی دروست بن بەڵام وەکو خشتە ئەگەر خشتە لە هەولێر و لە پارێزگاکانی تر پەیڕەو بکرێت هەمان خشتەش لە ئیدارەی سۆران پەیڕەو ئەکرێت ئەوزا کاژمێرەکان مانگانە دیارە بێسان کاژمێر کارەبای نیشتیمانی دابش ئەکرێت. با بڵێن پێدانی کارەبای 24 ساعتی لە هەرێمی کوردستانە بەشێکی لە ڕێگەی کارەبای نیشتیمانیەوەیە و بەشەکەی دیکەی لە ڕێگەی مۆلیدە ئەهلەکانەوە هەیە کە خزمەت بە هاوڵاتیان دەگەێنێت. لە سۆران تا چەندە لە بەدیلی نەبوونی کارەبای نیشتیمانی مۆلیدەکان توانیویانە خزمەت بە هاوڵاتیان بکەن؟ مۆلیدەکانیش بەشێکی گرنگن لە پڕکردنەوەی خواستی کارەبا بەتایبەتی لە وەرزەکانی زستانان و هاوینان کەوە پلەکانی گەرما دادەبەزن و زۆر بەرز دەبنەوە. ئێمە لیژنەی سەرپەرشتنی مۆلیدەمان هەیە مۆلیدە ئەهلیەکان لە خودی بەڕێوەبەراتیەکەمان و لە قایمەقامەتی سۆران و نوێنەرەکانی لایەنە پەیوەنددارەکانی تێدا ئەویش کاریگەری زۆری هەیە لەسەر پڕکردنەوەی ئەو کاژمێرانێکەوە کارەبای نیشتیمانی ئەپسڕێت. ئێمە پەیوەندێکی زۆر باشمان هەیە لەگەریان و هاوکاری زۆر باشین لەگە یەکدی بۆ ئەوەی ئەو فەراغانە دایم پڕ بکرێتەوە هیچ گرفت دروست نەبێت لە نێوانماندا. بەڵێ بەڕێز فەیسەڵ حسێن بەڕێوەبەری گشتی دابەشکردنی کارەبای سۆران زۆر سوپاس بۆ تۆ کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت.